سڵاتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوا. ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسمی ڕێزگرتن لە شێرکۆ بێکەس لە شاری سنە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی بۆکان. دەست بەسەرکردنی 29 شارومەندی ئەفغانستانی لە پارێزگای کوردستان. گیان لە دەستان و برینداربوونی 269 کرێکاری کوردستانی لە 6 مانگی سەرەتایی 1403. نامەی سێ بەندکراوی مەحکوم بە بڕینەوەی پەنجاب بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ. لە سێدارەدانی سێ بەندکراوی کورد لە زیندانەکانی سەقز، کەرەج و کرماشان. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی و ئەرکان سارز لە پاڵاوگەکانی پارس جنوبی و خۆپیشاندانی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە یەزد و تاران. درێژەی هەواڵەکان. ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسمی ڕێگرتن لە شێرکۆ بێکەس لە شاری سنە. بەپێ هەواڵی گەیشت و ڕۆژی دووشەممە 5 سەرماوەزی 1403 هەتاوی ناوەندە ئەمنیەتیەکانی شاری سنە ڕێگەیان لە بەڕێوەچوونی مەراسمی ڕێزلێنان لە یادی شاعری بەناوبانگ شێرکۆ بێکەس گرتووە. ڕۆژی دووشەممە مەراسمێک لەلایەن چالاکانی مەدەنی شاری سنە بۆ ڕێزلێنان لە کار و چالاکیەکانی ئەو شاعرە ڕێکخرا، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکان ڕێگریان لێکرد. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو هاوڵاتی خەڵکی بۆکان. ئیدریس حاجی ڕەسوولپور، برای محەممەد حاجی ڕەسوولپور گیانبەخکردووی ڕێگای ئازادی لە شاری بۆکان و هێمن ئیبراهیم حەمزە لە خەڵکی گوندی قەرەگوڵ لەلایەن لەقی 101 دادگای انقلابی ئەو شارە هەر یەکەو بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراون. بەیانی پێنجشەممە 20 گوڵانی 1403 هەتاوی ئیدریس حاجی ڕەسوولپور و هێمن ئیبراهیم حەمزە لە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و بۆ لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعاتی سوپای ورمێکران. ئەو دوو شارومەندە لەلایەن دادگای انقلابی بۆکانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام هەر یەکەو بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کراون. دەست بەسەرکردنی 29 شارومەندی ئەفغانستانی لە پارێزگای کوردستان. فەرماندەی انتزامی پارێزگای کوردستان ڕۆژی سێشەممە 6 سەرماوەز ڕایگەیان 29 پەنابەری نایاسایی خەڵکی ئەفغانستان لە شاری بیجار دەست بەسەر کراون. پێشتر ناوەندە ئەمنی و قەزایەکانی پارێزگای کوردستان ڕایان گەیاندبوو کە شارومەندانی ئەفغانستانی تەنیا بۆ کارکردن دەتوانن بێنە ئەو ئوستانە و ئەگەر بۆ مانەوە ژیانکردن بێنە ئەو پارێزگایە دەست بەسەر و دیپۆرت دەکرن. بە وتەی هاوڵاتیان ئەو بڕیارە بۆ شارەکانی کرماشان و ئیلامیش دەرچووە و چەند جار پەنابەرانی ئەفغانستانی لە سنووری نێوان عێراق و ئێران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. گیان لە دەستان و برینداربوونی 269 کرێکاری کوردستانی لە 6 مانگی سەرەتایی 1403. بەڕێوەبەری پزیشکی دادی کوردستان ڕۆژی سێشەممە 6 سەرماوەزی 1403 ڕایگەیان لە سەرەتای ساڵی 1403 و تا بە ئەمڕۆ 269 کرێکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار کوژرا و بریندار بوون. بە وتەی ئەو بەرپرسەی ڕژیم لە کوێ گشتی 269 کرێکاری قوربانی نەبوونی ئیمنی شوێنی کار 20 کرێکار گیانیان لەدەستا و 249 کرێکار بریندار بوون کە 8 کەسیان ژن بوون. شایانی باسە کە ئێران لە ڕێزبەندی ئەو وڵاتانەی کە پابند بە یاسای نێودەوڵەتی کار نین خراپترین دۆخی هەیە و ساڵانە بە سەدان کرێکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار دەبنە قوربانی کە بەشێکیان گیان بەختەکەن و زۆربەیان بریندار و کەم ئەندام دەبن. نامەی سێ بەندکراوی مەحکوم بە بڕینەوەی پەنجا بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ. سێ بەندکراوی مەحکوم بە بڕینەوەی پەنجا بە ناوەکانی هادی ڕۆستەمی، مهدی شاهیوەند و مهدی شەرەفیان لە نامەیەکدا داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە ڕێگە لە بڕێوەچوونی حکومەکانیان بگرن. لە ڕۆژانی ڕابردوودا سەرۆکی لەقی هەشتی ئیجرای ئەحکامی دادگستەری ورمێ بە هادی ڕۆستەمی، مهدی شەرەفیان و مهدی شاهیوەندی وتووە کە لە ماوەی 2 مانگی داهاتوودا حکمی بڕینەوەی پەنجەی هەرسێکیان بە تۆمەتی دزیکردن جێبەجێ دەکرێت.
بەو بۆنەوە هەر سێ بەندکراوەکە لە نامەیەکدا داوایان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە ڕێگە لە بڕینەوەی پەنجەکانیان بگرن و یارمەتیان بدەن. لە سێدارەدانی سێ بەندکراوی کورد لە زیندانەکانی سەقز، کەرەج و کرماشان بەیانی سێشەممە 6 سەرماوەزی 1403 هەتاوی حکمی ئەعدامی سێ بەندکراوی کورد بە ناوەکانی جەهانگیر ڕەحیمی، خەڵکی گوندی تاهیر بوغدا، ئەحسان بەساتی وەلیاباد، خەڵکی کوهدەشت و مستەفا سووری، خەڵکی کەنگاوەر لە زیندانەکانی سەقز، کرماشان و کەرەج جێبەجێ کرا. بەپێی راپۆرتەکان جەهانگیر ڕەحیمی پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەستبەسەر و دواتر بە ئیعدام مەحکوم و بەیانی سێشەممە حکومەکەی لە زیندانی سەقز جێبەجێ کراوە. لە لایەکی دیکەوە دوو بەندکراو بە ناوەکانی ئەحسان بەساتی وەلیاباد و مستەفا سووری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی کەرەج و دیزڵاوای کرماشان لە سێدارە دراون. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس لە پاڵاوگەکانی پارچنووبی ڕۆژی سێشەممە 6 سەرماوەزی 1403 هەتاوی کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس شاغڵ لە 12 پاڵاوگای بوشێهر و عەسەلویە بۆ چەندەمین هەفتەی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنولی نەوت، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، وەلانانی جیاوازی، دابینکردنی بیمەی تەکمیلی و ئیمکاناتی ڕفاهی، هەروەها کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. خۆپیشاندانی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە یەزد و تاران. فەرهەنگیانی خانشینکراوی ساڵی 1400 ڕۆژی سێشەممە 6 سەرماوەزی 1403 هەتاوی بۆ شەشەمین جاری بەردەوام لە بەردەم دەفتەری سەر و کۆماری لە تاران و ئاموزش و پەروەرشی یەزد کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانشینکراوانی فەرهەنگی لە کۆبوونەوەکانیاندا بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە بڕاوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. مانگرتنی پەرستاران لە چەند نەخۆشخانەی ئەهواز. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ڕازی و خۆمەینی ئەهواز ڕۆژی سێشەممە 6 سەرماوەزی 1403 هەتاوی بۆ جارێکی دیکە دژ بە بایەغ نەدانی بەرپرسانی ڕژیم بەخاستەکانیان مانیان گرت. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران ماوەی 2 ساڵە داوای کەمکردنەوەی ساعەتی کار، بردنەسەرەوەی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، تیارکردنی بەشەکانی ئۆرژانس لە سەرانسەری وڵات، پەرداختی کارانە و ئیزافەکاری، هەروەها دامەزراندنی هێزی کاری نوێ دەکەن. بەڵام بەرپرسانی ڕژیم تا بە ئەمڕۆ وەڵامی داواکاریەکانیان نەداوەتەوە و بەو بۆنەوە شەپۆلێک لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات دەستی پێکردووە و کارناسانی حکوومەت سەبارەت بە سەرهەڵدانی قەیرانی دەرمان لە ئێران هۆشداری دەدەن. 44مین هەفتەی کارزاری نابووی ئەعدام لە ئێران ڕۆژی سێشەممە 6 سەرماوەز بەندکراوانی سیاسی لە 25 بەندیخانەی ئێران بۆ 44مین هەفتەی بەردەوام پێوەست بە کارزاری نابووی ئەعدام بوون و مانیان گرت. بە دوای پەسەندکردنی بڕیارنامەی تازەی شۆرای مافی مرۆڤینەتەوە یەکگرتووەکان دژ بە کۆماری ئیسلامی، بەندکراوانی سیاسی و دژبەرانی ئیعدام لە بەندیخانەکانی ئێران و چالاکانی سیاسی لە دەرەوەی وڵات بۆ 44مین هەفتەی بەردەوام پێوەست بە کارزاری نابوو سێدارە بوون و لە بەیاننامەیەکدا وێڕای ئاماژەدان بە ئاشکرابوونی فایلی دەنگی فەرمانی خامنەیی بۆ لە سێدارەدانی 70 بۆ 80 ناڕازی داوایان لە کۆمەڵگای جیهان کرد قەناعەت بە بڕیارنامەکە نەکەن، چونکە ڕژیم بایەخیان پێنادا. بەو بۆنەوە داوای کاردانەوەی جدی و هەنگاوی کردەوەی بۆ ڕاکردنی سزای سێدارە دەکەن. گیانەدەستانی بەندکراوێک بەهۆی بێبەشکران لە دەرمان لە زیندانی کەرەج ڕۆژی سێشەممە 5 سەرماوەزی 1403 هەتاوی بەندکراوێک لە زیندانی کەرەج بەهۆی بێبەشکران لە دەرمان گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران
بەندکرایەک بە ناوی حسێن بەدەڵی تەمەن 30 ساڵ پاش بریندار بوون بەهۆی کەوتنە خوارەوە لەسەر تەخت و بێبەشکران لە دەرمان گیانی لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هاوبەندیەکانی ئەو بەندکراوە سەبارەت بە دۆخی خراپی تەندروستی حسێن بەرپرسانی زیندانیان ئاگادار کردووەتەوە، بەڵام بەڕێوەبەرایەتی زیندانی کەرەج لەگەڵ ناردنی ئەو بەندکراوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان دژایەتی کردووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ لە یونان. ڕۆژی سێشەممە 6 سەرماوەزی 1430 هەتاوی هەزاران کرێکار و دژبەرانی شەڕ لە شاری ئاتن دژ بە سیاسەتەکانی ناتۆ خۆپیشاندانیان کرد. ئەو خۆپیشاندانە بە دوای سەفەری دەبیر ئەوەڵی ناتۆ بۆ یونان و جەختکردنەوە لەسەر ناردنی چەک و چۆڵ بۆ ئوکراین لەلایەن یەکێتی کرێکاریەکان ڕێکخراوە و بە هەزاران کرێکار و دژبەری شەڕ تێدا بەشدار بوون. خۆپیشاندەران داوایان لە دەوڵەتی یونان کرد پەیڕەوی لە سیاسەتەکانی ناتۆ نەکات و هەوڵ بدات کۆتایی بە شەڕ لە ئوکراین بێنێت. ناڕازیان ناردنی چەک و چۆڵ بۆ ئوکراین و درێژەدان بەو شەڕە ماڵوێرانکەرە بە هۆکاری قەیرانی ئابووری دەزان و داوای ئاشتی و ئارامی دەکەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.